بەڵە خۆشەویستان دووبارە ساڵتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین هەمیشە کارە هونەریەکان بەرز ئەنرخێنرێت هەندێک جار کە بمانەوێت دووبارە مێژوو بگەڕینەوانێ ئەتوانین لە ڕێگەی هونەرەوە بە شێوازی جیاواز مێژوو بگەڕینەوانێ و هەروەها هەم دیزاینێک و جوانێکیش ببەخشێ هەم بە شارەکە و هەم بەم شوێنەی کاری کە تایە ئەکرێت یاخود ئەو شوێنەی کە تایە ئەبیت هەر بۆیە لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی پرۆژەیەکی دیواربەندی کە بە کارەکانی مێژووی نەخشێندراوە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم دیواربەندیە وەربگرین لەسەر ئەم کارانەی کە لەسەر ئەم دیوارە نەخشێنراوە با میوانداری زۆر بەڕست مامۆستا عوسمان حسێن سەرپەرشتیاری دیواربەند و هەروە مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی و خوێندکارێکیش کە بەشدار بووە لە کاری دیواربەندیەکە خاتوو شنیار بورهان زۆر بەخێربێن سەر چاوان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆم دەرفەتە بۆ کورسات سپاس بۆ ئێوە دیواربەند باسی گرنگی دیواربەند بکەین سەرەتا پێویستە پێناسێکی دیواربەند بکەین دیواربەند بریتە لە ئیشکردنی ڕاستەخۆ لەسەر دیوار یان لە شوێنێک کە دروست کرابێ و ڕاستەخۆ هەڵواسرێ بە دیوارێکە بە مەرجێک تایبەتمەندیەکانی دیواربەندی تیابێ دیواربەندیش چەند جۆرێکە دیواربەندی کاتیمان هەیە دیواربەندی هەمیشەیمان هەیە دیواربەندمان هێە وابەستە بە میعماری ئیتر ئەو دیواربەندانە ئێمە ئەوەی کە کردومانە لەسەر مێژووی با پیرانی کورد کردومانە لەسەر مێژووی قسقاپان کردومانە کەوشەیەکی تورکیە بەداخەوە سەپێنراوە بەسەر ئەوەیە باسی یەکەم ئیشمان کە لە بەردەگاکەیە کردومانە باسی پاشا کەیخەسرەوەکە کەیخەسرە و وەکو ڕۆژهەڵاتناسی ڕووسی لە کتێبەکەیە لە مێژووکەیە باسی ئەکات کە سێمین پاشایی مادەکانە بە کەیخەسرە و ناسراوە ینی ئەمە جەنگاوە لەگەڵ ئاشووریەکانە کە پێشتر ئەم دیواربەندە ویسمە ئاشووریشی لەسەرکەین بەڵام مێژووی ئاشووریەکان پڕە لە کوشتار پڕە لەوەی کە ئەسڵەن دانی بە کوردانە ناوە دانی بەوانە ناوە کە کورد هەیە بۆیە ئەم دیواربەندەمان کردووە وەکو مەرجێک بۆ دیواربەند پێویستەکە هەمووی وابەستەی بێ بەیەکەوە ینی هەمووی بکرێ بە یەک تابلۆ مێژۆکەی لە بۆ نمونە باسی مادەکانمان کردووە باسی سەربازی مادەکانمان کردووە پاشا دیاکۆ کە یەکەم پاشای مادەکان بووە باسی مێژووی ئەو دیواربەندی کە لە دەربەنیخان ئێستا لە قودسە کە ئیسرائیل پێڵێ ئۆشەلیم ئێستا لەوێ بەداخەوە لە دەربەنیخان دۆزراوەتەوە پێڵێن ئانوبانینی پاشای دیسینیشی پێوترێ کە دەسەڵاتی لە خواوەندەوە وەرگرتووە ئێمە حەز ناکەم وەکو مێژۆکە باسی کەم شارەزایەکمان هەیە لەسەری بەڵام حەزەکەم وەکو گرنگی دیواربەندەکە کە بۆ شوێنێکی کللتوری و ڕۆشنبیریمان کردووە دیواربەندەکە حساباتی ئەومان کردووە کە لە دەرەوەی پەیمانگایە و بەمەوە دێکراوە کە بەرگەی سەرما و باران و خۆر بگرێت کە ماوادی هەمەڵشنە هەمەڵشنێکی باش تەبعاً ئیتر واجهەکە حەزمان کرد بۆ نەوەی داهاتوو بیسەلمێنین بێنە پێشچاوی نەوەکانمان کە مێژووی کورد لەکوێوە هاتووە چۆن بووە ناویان چی بووە ئەمانە زۆر زەڕور بوو دەستان خۆش بێت بەڕێز دۆکو مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان لە هەمان کادا سەرپەرشتاری پرۆژەکە و کۆمەڵ خوێندکاریش بەشدار بوون لەگەڵ تاکید بەبێ ئەوان نەئەکرا بێگومان خاتوو شنیاریکە کە لەو خوێندکارانی کە بەشدار بووە لە دیواربەندەکە وێناکردنی دیواربەندەکە شنیارخان باسێکمان لە کارەکانی خۆت بۆ بکەیت و چۆن بوو بەشدار بووی لەم پرۆژەیە کارەکانی خۆ من بە ئەم زیاتر لەسەر تابلۆ ئیشم کردووە ئەم ئیشی کە کردومە بەشێکە لە سیستەمی خوێندنمان وانەی دیواربەند ئیتر ئێمەش کۆمەڵێک خوێندکار بووین حەزمان کرد بەشداری بکەین لەم ئیشە و چجا ئەوەی خوێندنەکەمان تەواو بوو ماوەی خوێندنەکەمان بەڵام حەزمان کرد بەشدار بین لە ئیشەکەیە و جێ دەستێکمان هەبێت لە پەیمانگایە کامیان قورسە کاری دیواربەندی یاخود تابلۆیەک بیکێشی لەسەر کانڤاس ئەکید کاری دیواربەندەکە ئەستەمتە قورس بەڵێ چکە هەم مەسافەکەی گەورەترە لە دەرەوەیە بەخشتر نییە ئەکید بەدڵنیایەوە دەستە خۆش مامۆستا باست لە جۆرەکانی دیواربەند کرد بەست لە چیە جۆرەکانی دیواربەند پێشتریش گفتوگویەکمان کرد لەگەڵ بەڕێستا باست لە نەخشاندنی ئەو دیواربەندانە کرد بۆ هەمیشەیی هەیە و بۆ کاتی هەیە پێم خۆشەڵکەیتەوە دیواربەندی کاتی ئەوەیە بۆ نمونە جاران هاست وەزعەتی ئەمنی باش نەبوو سەبێکیاندا ئەنا لە بەردەم بیناکانە و بە ماوادێکی ئاسایی و هەرزان ئەکرا ئیتر بۆ ئەوەی لا ئەبرێ ئەم دیوارە کاتی ئەمە پێوترێ دیواربەندی کاتی دیواربەندی هەمیشەیی ئەوەیە ڕاستەخۆڕە ڕوو بە خێرایی نەڕووی پیاە یعنی کەیتە شوێنەکەەوە
تۆزێک مەسافە هەبێ بیبینی یان ئەوەی دیواربەندی سەهۆڵەکە هەموو خەڵک ئەیبینی ئەمە دیواربەندی هەمیشەیە بەداخەوە کە بە ماوادێک ئەکرێ سپۆنسەری ناکرێت بە ماوادێک ئەکرێت کە زۆر نامێنێتەوە من حەزەکەم دیواربەند کە لە کوردستانە بە تایبەتی لە سلێمانیەکە من ئاگادارم ئەم ساڵ کە پار بوو کە کرا بۆ یاخکرایەوە بە مادێکی زۆر باش بۆ یاخکرایەوە سپۆنسەریش کرا بوو و کارەکانی زۆر بەوردی تیاندرا نازم ئەگەر مەبەست ئەوەی سالم بێت ئەوەی سالم بڵێ ئێمە مۆزاییکمان هەیە لە دیواربەندە مۆزاییک لەوانەیە 7000 ساڵ بمێنێتەوە ئەوانەی کە مۆزاییکن لە شاری پۆمپای کراوە یان لە ڕۆما کراوە ئەوانە ئێستا گەڕەکانی دەرەکەوێت لە ژێر گەڕەکانە مۆزاییکی ئەو سەردەمە کراوە ئێستاش ماوەتەوە ینی مۆزاییک مەوادێکە بۆکو کاشی ئەی بڕیت و ئەوانە ئەمە ئەبێ ینی گلفەیەکی باشی بۆ دابین کرێ بۆ ئەوی بمێنێتەوە ئێمە دیواربەندی هەمیشەی ئەمەیە ئەگەر دیواربەندێکی کاتی بێ ئەوە شتێکی کەیە دیواربەندمان هەیە وابەستە بێ بە میعماریەوە وەکو دیواربەندی کە ئێمە کردومانە مێژوویە ڕێک تایبەت بێ بەو شوێنەی کە هونەری بێ یان کللتوری بێ یان مۆزەخانەیەک بێ دیواربەندیش ئەو سێ چوار جۆرەیە زۆر باشە قات و شنیار کاتێک کە ئەم کارانەتان نەخشان ئەمە کارێکی مێژوویە هەوڵتانە تەنها کارەکە بنەخشێنیا خود لە ڕێگەی مامۆساکانتانەوە ئێوە دووبارە توانیتان زانیاری وەربگرن لەسەر مێژوەکە یاخود بگەڕێن بەتوە ئەو زانیاریانەی کە ئەو تابلوانەتان نەخشاندووە ئەکیید ئێمە کاتێ دەستمان کرد بەم ئیشە ڕاستیەکەی ئەتوانم بڵێم زۆر زانیاریمان نەبوو لەبارەیەوە بەڵام کاتێک دەستمان کرد بەم ئیشە هەوڵمانەیە ئەگەڕین لەسەری بە دوای ئیشی ترا ئەگەڕین مێژوەکەمان زیاتر خوێندەوە لەسەری چێژ بەخش بوو بۆ ئێمە کە ئیشمان لەسەر ئەم مێژووی کورد و ڕەچەڵێکی خۆمان کرد مامۆستا خاتوشنیار وەڵامی یینەوە کە گەڕاون بە دوای زانیاریەکانیان لەسەر ئەم وێنە مێژوویانە بەڕێستان تەنیا کێشانی وێنەکە یان زانیاری بن بۆ خوێندکارانی کە بەشدار بوون لەگەڵتانە یان ئەمە پێویستە تەواوی خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکانیان ئەو کەسانی کە سەردانی پەیمانگای هونەرە جوانەکانەکان زانیاریان لەسەر ئەم مێژووە هەبێت بزەبێت ئێمە پەیمانگای هونەرە جوانەکان کۆمەڵێک بەشە ئێمە بەشی نیگارکێشانمان هەیە من لە نیگارکێشانە دیواربەندمان هەیە لە دیواربەندە پێویستەکە خوێندکار ئاشنا بێ بەو دیواری کە ئیکا ئێمە سەرەتا کە شوێنێک ئەکەین بە دیواربەند ئەبێ لێکۆڵینەوە لەو دیوارە بکەین ئەو دیوارە پێویستەکە بزانی چی ماوادێکی پێویستەکە قیاسی ئەو دیوارە بگرین ئایا ڕێگری لە بەردەم ئەو دیوارەیە هەیەیان نیە بۆ نمونە ئامودێک هەبوو ئێمە تووشمان بوو لە بەردەمیان معالەجەمان کردووە بە هەمان ئیش تەکمیلەی ئیشەکەی پێ ئەەکەین ئایا ڕۆژانە کە ئەڕۆین من بە ئێواران و بەیانیان و نیوەڕوانە ئەڕۆشتمە ئەو بەردەمە بۆ ئەوی بزانم بۆ ئەو شوێنە گونجاوە سیارەی گەورە ناوەسێ ئەبینرێت گرنگی هەیە بۆ شوێنەکە ئەنج بەڕاستی شوێنەکە مادەم ئەکادیمیەک و هونەریەک و کللتوریەکە پێویستی ئەکرد ئەو دیوارە هەروە بە ناشرینی نامێنێتەوە پێویستەکە ئەنج ئێمە بەرنامەمان هەیە دیوارەکە درێژکەینەوە بۆ پشتەوەی پەیمان ڕوبەری ئێستای دیوارەکە کە وێنەکراوە چەندێکە تقریبا 36 مترە بە 3 متر ینی ئاوات تەنها ڕوبەری پێشەوەی ڕووکاری پێشەوەی پەیمانگای هونەرە جوانەکان باشە سێ لای ماوەشتا ئەو لایەنەی تریشی ماوە بەرنامەمان هەیە بە هەمان ڕیتم و بەرنامە ئەو ئینانەی کەشی بکەین بەڵام بەداخەوە کە سپۆنسەریەکی وانیە بۆم شێوازە بەرنامەمان هەیە ینی خوێندکار تیمێکمان دروست کردووە لە خوێندکاران زۆر چالاکن زۆر باشن ئیمکانێتی فەنیان زۆر باشە هیوادارین لە داهاتووە کەسێک هەبێ سپۆنسەری بکە ئەوانی کەش بکەین شوێنی کەش جێدەسی ئەم تەلەبانەمان دیار بێت ئەوەی کە گرنگە ئەم ئیشەش زیاتر جێدەسی خوێندکارەکانە زۆر دڵم پێ ئەتوانێت بڵێن بەجیالەوەی کا خوێندکارەکان ئەتوانن ئەزمموی خۆیان تاقی بکەنەوە دیمەنێکی جوانیش ئەبەخشێ باشار لەوانەیە ئێمە لە هەندێک لە دیواربەندەکانە بینی بەتمان کاتێک کە هیچ تابلۆیکان لەسەر نەخشێنراوە ڕقمێک نووسراوە پەیوەندی بکە بەمە ئەگەر شتێکتە بە یاخود بۆ لافیتە هەڵواسین بۆ ڕێکلامکردن بەکار هاتی بێت هەندێک جار تااقەتت نیست سەیری ئەو شوێنە بکەیت ئەکرێ بڵێن ئەمە بکرێت بە پرۆژەیەک لە ناو شارە بۆ جوانکردنی دیمەنی شار بەتەکیید زۆر گرنگە لە بەرنامەی پارێزگاری سلێمانیا هەبێ ئەو شوێنانەی کە واجی هەن ئەبینرێن زیاتر گرنگی پێ بدرێت لە ناو شاری سلێمانیا ئێستا ئێمەش دیواربەند چەند جۆرێکمان هەیە بۆ جۆرەکان چەند ستایلێکی ئیشکردن هەیە بۆ نمونە بابەت
ئەو بابەتی کە بۆ سلێمانی قبوڵە لەوانەیە بۆ هەڵەبجە قبوڵ نەبێت ئەو بابەتی لە هەڵەبجە ئەو مێژووی کە لە هەڵەبجە هەیە لەوانەیە بۆ ئێرە قبوڵکراو نەبێ اینجا گەڕەکەکان گەڕەکێکی سونەتی جیاوازە لە گەڕەکێکی مۆدێرنە یعنی تۆ ئەبێ شێوازی دیواربەندەکە جیاکەیتەوە بۆ نمونە ئێمە ناچینە گەڕەکێکەوە کە سونەتی بێ و زیاتر ئەهلی دین بێ واقعی ئیشەکان بکەین ئیشێکی فیگەرێکی بە نوعێک جلێکی لە بەرابێ ئەوەی تیاابێ ئەبێت تۆ حسابات بۆ ڕەئی خەڵکەکە بکەیت ڕەئی ئەو شوێنە بکەیت یعنی حسابات بۆ ئەو بکەی بینەری ئەم خەڵکە کێیە ینی ئەم شتانە لە کللتوری ڕۆشنبیری ئێستا بۆ نمونە لە ناو سلێمانیا تۆ ناتوانانی وەکو ڕاستە وەکو کەسایەتی ناتوانانی گۆران بکەیت ئەتوانی پیرەمێرد ببورە ئەتبڕم ئەلێرەیە ئێوە لێ کۆڵێنتان کرد بوو کە بەڕاستی ئەم وێنە مێژویانە بۆ دیواربەندی پەیمانگەهێنەرە جوانەکان گونجاوە بەڵێ بەتەکید من تقریبا لە دەرسی دیواربەندا ینی ئیمکانیت نەبوو بەو شێوازە یەکەم جار دەست پێ بکەین بەڵام دووسێ مانگێک لەو پێش خۆمان ئینەکانمان دیزانەکانماندا ڕشتە بوو بابەتەکانم هەڵ ئەبژارد و بە تەلەبەکانم ئەوت ئەمانە ئەکەین ئەمە مێژووی ئەمەیە یعنی هەموو مێژۆکەی کە دروستمان کردووە هەمووین بە تەلەبەکان ناساندووە بەڵام پێشتر لێکۆڵینەوەمان لەم شێوانە کردووە بە تەلەبەکانیش مەڵێم ئەچنە هەر شوێنێک دیواربەند دەکەن پێویستەکە حساباتی فەزا بکەن فەزا و بینەر بکەن وێناکردنێکی بێگومان پەیامێکی لە پشتە بێژنەکان پەیامەکەتان گەشتووە ئەوەنی کە خۆتان بە دوواداچوونتان کردبێت پەیامێکتان هەبوو ئێوە بەڵام ئەکرێ بڵین پەیامەکەتان گەشتووە بەڵێ من لە سوۆشیال میدیا خۆم بڵاوم کردبوویەوە ماوەی ئیشکردنمان هەنگای ئیشکردنمان خەڵکی زۆر نامیان بۆ ناردم دەستخۆشیان لێ کردم ئیتر ئەو مای خۆشێکی زۆر بوو بۆ ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین دەستخۆشیتان لێکەین هیوادارین بەردەوام بن لەم کارە جوانانەتان و هەمیشە لە خزمەتی شارەکە شابن بۆی کاتیمەنێکی جوانتری هەبێت سپاس بۆ کورسات هەمیشە لە پێشن سپاس بۆ ئامادەبوونتان دەستان ساغ بە سەرکەوتوو بن بە هیوای کاری باشتر و کاری جوان ئینشەڵا لە پرۆژەمانە هەیە دەستان خۆش دەستان خۆش